پەیامی من بۆ مامۆستایانی خۆشەویست ئەوەیە کە جارێکی تر بچنەوە هۆڵەکانی خوێندن و سەرپەرشتی خوێندکارەکانیان بکەن بە شێوازی ئەلەکترۆنی بێ، بە شێوازی بینینیان بە گروپات بێ، لەبەر ئەوەی داخستن و بایکۆتکردنی خوێندنگاکان بەڕاستی کارەساتی لێ ئەکەوێتەوە و زەرمەندی یەکەم لێرەیە تەنها خوێندکارە کە ئەوانە هەمووی ڕۆڵەی ئێمن، ڕۆڵەی خەڵکانی بەڕاستی فەقیر و هەژارن کە پێویستە مامۆسایان و دڵنیام دڵسۆزی خۆیان ئێستا هەمویان دڵیان لە خوێندنگاکانیانە، لای خوێندکارەکانیانە، حەزیان بەمە نییە، بەڵام بایکۆتیش چارەسەری هیچ لە کێشەکە ناکە، تەنها وەکوتم خوێندکار زەرەر ئەکا و بایکۆتکردن وەکو جگە لە خوێندکاران کۆمەڵی مامۆستاش ئێستا بۆ نمونە پەروەردەکەی ئێمە کە شارباژێڕە 500 زیاتر مامۆستای وانەبێژمان هەیە کە ئەوانش بژێوی ژیانیان لەسەر وانەبێژیەکەیە، هەموو گەنجن دەرچووی زانکۆکانن، خوازیارن کە خوێندنگاکان بکرێتەوە.